لە نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری حکومیدا لە ناحیەی شۆڕش سەر بە قەزای چەمچەماڵ ڕێکخراوی ماڵی هاوکاران بە هاوکاری خێرخوازان قوتابخانەیەکی بنەڕەتی دروست دەکات. لە کاتێکدا ماوەی 30 ساڵە قوتابخانە لەو گەڕەکەی ناحیە شۆڕژ نییە و قوتابیان بۆ گەیشتن بە قوتابخانەکانیان ڕێگەیەکی دوور و درێژیان دەبڕی. ئەمڕۆ لە یەکێک لە پرۆژەکانی ماڵی هاوکاران بنیادنانی قوتابخانەی ماڵی هاوکارانە لە یەکێک لە ناوەندەکانی مەڵبەندی ئەنفال و شەیدان لە پایتەختی شەیدان و ئەنفالکراوان کە زیاتر لە 30 ساڵە قوتابخانە لەم گەڕەکەیانە و مناڵانی ئەم گەڕەکە بۆ نیو سەعات ڕێگەیان دەبڕی تا دەگەیشتن بە قوتابخانە. لەگەڵ قوتابخانەکەیە بیرێکی ئاو لێ دراوە کە زیاتر لە 100 ماڵ ئاوی لێوەرەگرێت و بۆ ئەوەی کە بێ ئاو نەبن و لەگەڵ دروستکردنی قوتابخانەکەیە زیاتر لە 50 ماڵ کێشەی ئاوەڕۆیانە بۆ زێراب. ئێمە وەک ڕێکخراوی ماڵی هاوکاران توانیمانە و کێشانە چارەسەر بکەین. لەسەر زاری بەرپرسانی پەروەردەوە لە ساڵی 2014 هیچ قوتابخانەیەک بنیاد نەنراوە و ئەوەی دەکرێت لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکانەوەیە. لە کاتێکدا سنووری پەروەردەی چەمچەماڵ بەهۆی زۆری ژماری قوتابیانەوە پێویستی بە 15 قوتابخانەی نوێ هەیە. وەکو بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆ ماوەی 10 ساڵە ئێمە لە قەیرانێکی زۆر گەورەداین کەمی موچە لێبڕین پاشەکەوت و کەمی بووجە ئەمە تەسیراتێکی گەورەی کردە سەر پەروەردە و پەروەردەکاران و قوتابیان و خوێندکاران و کەسوکاری قوتابیان و خوێندکاران. ئەوەی کە مای دڵخۆشی بوو، ئەوەی کە جێی دڵخۆشی بوو بۆ ئێمە ڕێکخراوەکان و خێرخوازان سەرمایهداران لە هەموو قەزا و ناحیەکانی سنووری بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی پشتیان بەرنەداین. هاوکارمان بوو دەستیان کرد بە کۆڵەکانی پەروەردەوە. پەروەردەی چەمچەماڵ ژمارەیەکی یەکجار خوێندکاری هەیە بە بەراورد بە قەزاکانی تر کە زیاتر لە 54,000 خوێندکارە. لە 2014 هیچ بینایەک دروست نەکراوە. پەروەردەی چەمچەماڵ بەهۆی زۆری ژمارەی خوێندکاران و فراوانی سنوورەکەیەوە پێویستی بە 15 بینایی خوێندنگە هەیە. لەم کاتەدا ماڵی هاوکاران جهدێکی زۆر گەورەیان کرد لە ڕۆژێکدا کە ئەرکەکەیان زۆر قورس بوو شان بەشانی مزگەوت و پرد و پرۆژەی خێرخوازی خوێندنگە بکەنەوە. چالاکێکی مەدەنی دەڵێت گەرداهاتی چەند ڕۆژێکی غاز و نەوتی سنوورەکە بخرێتە خزمەت دانیشتوانی شارەکە تەواوی خزمەتگوزاریەکان فراهەم دەبێت بۆ هاوڵاتیان. دیارە ئەمڕۆ لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ قوتابخانەیە کرایەوە، قوتابخانەیەکی سەرەتاییە کە لەلایەن ڕێکخراوی ماڵی هاوکاران کە ڕێکخراوێکی خێرخوازی پێێستاون دەستیان خۆش بێ پاداشیان باتۆکارێکی چاکیان کردووە لە ئەنجامی نەبوونی حکوومەت و بێحکومڕانی لە وڵاتە بێت خێرخوازە سێبم کاران ئەگەرنا حکوومەتێک لە دوای 32 ساڵ لە حکومڕانی ناوچەیە کە نزیکەی 2000 ماڵی بەسەرەوەی نیتوانی قوتابخانێک دروست بکات ئەیتر ئەمەچی حکوومەتێکە. ئێمە لە ناوچەیەکین کە غازی کۆرمۆر لەم سنوورەیە کە نەوتی کۆرمۆر لەم سنوورەیە ئەزانی لە ماوەی مانگیەکە بە پێی و زانیارەی من هەمە ئەڵێ 3000 تەنکەر لە کۆرمۆرەوە ڕابایی 3000 دەفتەرە بەس نەوت 152 وتڵیان هەیە مانگی 10 بوتڵ غازە ڕوات لەو بوتڵە گەورانەی کە هەیە ئەڵێ مانگی بایی 1520 دەفتەر بەس غازە فرۆشێت. یعنی جگە لە موادی دیکەوەی بەرهەمێنێت لەو سنوورە مانگان نزیکە 5000 دەفتەر بەس لەوێ هەیە داهات. باشە حکوومەتێک 32 ساڵ حکومڕانی لە ناوچەکەیە هەموو مانگێک 5000 دەفتەر داهاتی هەبێت نەتوانێت قوتابخانە دروستکات خاوەی خوچی حکوومەتێکە. لە دوای ڕووخانی ڕژێمی پێشووی عێراقەوە لە زۆرینەی شار و شارۆچکەکانی هەرێم کەمترین قوتابخانە بە بەراورد بە ئاستی گەشەی دانیشتوان و ژمارەی قوتابیان دروست کراوە و حکوومەتی ژماوەی 10 ساڵە بە بیانووی خەیرانی دارایی نەک پرۆژەی نوێی پێشکەش نەکردووە بەڵکو بە هەزاران پرۆژەی پێشتریشی ڕاگرتووە. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، ناحیە شۆڕش.